لە سنووری دەڤەری برادۆست مێروویەکی زیان بەخشتر سوود لە ڕاوچەی لای جۆتیارانی سنوورەکە دروست کردووە. ئەم جۆرە کرمە کە پێشتر لە سنوورەکەدا بوونی نەبووە مەترسی لە سەرگەڵای درەختەکانی سنوورەکە دروست کردووە. بەوتەی دانیشتوانی سنوورەکە ئەگەر لایەنی پەیوەندیدار پەلە نەکا لە بنەبڕکردنی ئەوە کارەساتێکی گەورە بە دوای خۆیدا دەهێنێت. کە ئەو کرمە پەیدا بووە ئەو حەزازی وچی حەزازی لە حەزازر ما بین پێ حەزازی لە پەیدا بووە داری نێشتە ئەگەر وەرسە دوێ دەوانێت ڕز و باغات و شتۆش نەمینی زاگەر حکومەتن لە هاوارێ بێ داوا لە حکومەتەکەین بە دەرمان بی بە هەر شتێکی هەبی ئەو کرمەی لە ناو بووە بە حیاتی خۆم ئەو جارەکە ئەو کرمەی ببینم زەر و زیانی هێشتا بەس لۆ داری دێم هەیە بەسەگە داری دێم خلاص بی معلومە ئەوزاری باغ و باغات و شتۆش نامێنی. ئەوەی بۆ تەمایی نیگەرانی لای دانیشتوانی سنوورەکە بوونی وەها مێروویەک بە مەترسی بۆ سەردار و درەختەکان دەزانن هەرکات ئەو کرمانە ڕووبکەنە هەر ناوچەیەک درەختەکان بەرە وشکبوون دەچن. سەرەڕای درەختەکان مەترسی بۆ سەرجیانی ئاژەڵانی گوندنشینەکان دروست کردووە و مەترسی ئەوەشی لێ دەکرێت لە داهاتوودا زیانی بۆ سەرجەم بەرهەما کشت و کاڵیەکانی ناوچەکە هەبێت کە ئەو پەلکەش نەماکەوە ئەوەش بەرگریە کە تەبعاً ئەو پەلکێ لە بۆ دارەکە هیچێک دەبێ لە جێ خۆی ئەمەش یعنی زۆر لەزەر و زیانی هەیە لە بۆ ئاژەڵداری کەوا پەلک نامێنی کەوا بەڕووی پێوە دێ کەوا سێبەری دەکا کەوا سروشتی کوردستان یعنی تێک دەدا ئەگەر هاتوو ئەو کرمە و هەموو خواردن ناو نەچوو ئەمە داواکردنەوەی حکومەت بە هەر شێوەیەک بێ داوا لە وەزیری کشت و کاڵ دەکەین کەوا لیژنەیەک بنێرێ لە بۆ ئەو حاڵەتانە ئەو کێشەمان لە سارسار بکە. پەیام بۆ زانیاری وەرگرتن لەسەر مەترسیەکانی ئەو جۆرە مێرووە زیان بەخشانە و هەوڵی چارەسەرکردنی لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە پەیوەندی کرد بە کشت و کاڵی سۆرانەوە بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێک لەو بارەیەوە بدەن. ئەگەر لە وەرزی زستان دارستانەکان بەهۆی مرۆڤەکانەوە بە قەیرانی دارایی بەرەو لە ناوچوون سوبن ئەوە لە ئێستاشدا بەهۆی پەیدابوونی کرم لە سەرگەڵای دارەکانەوە دارەکان بەرەو لە ناوچوون دەچن. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام گوندی هەسنان بناری حەسەنبەگ.